بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لدرجي باسكمانا لسر ڕۆژوو نەخۆشین لە خزمەتتانین لەم حەڵقەیە باسێکی نەخۆشیەکانی سنگ و نەخۆشەکانی غودە ئەکەین. خۆشەویستەکانم ئەو کەسانی کە ئیلتیهابی سنگیان هەیە بە شێوەیەکی کتوپڕ، تووشی کۆخکە و تووشی بەڵغەم و تووشی تاو لەرز و بێتاقەتیە بن، ئەم کەسانە دەتوانن پاش پرسی سپۆڕەکانیان دکتۆرەکانیان ئەتوان ئەمانە بە ڕۆژوو نەبن، یاخود ئەو کەسانی کە تووشی سیلی مزمینە بن، ئەگەر حاڵەتەکەیان کتوپڕ نەبێ دیسانەوە و سیحەتیان خۆش بێ و جسمیان پتە بێ، ئەماناتوان بە ڕۆژوو بن و هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێ، بگرە ئەمانە بۆ خۆی زۆر جار چارەسەرە و هیچ کێشەیەک لەم کاتانەیە بۆ ئەو نەخۆشیانە دروست نابێ بە شەرتێ سوتەغزیەیان نەبێ، واتە کابرا بۆ خۆی بەدخۆراک نەبێ. ئەگە بەدخۆراک بوو ئەو کاتە نابێ بە ڕۆژوو بێ، یاخود جسمی زەعیف بوو بەرگەی نەگرت، یاخود عیلاجەکانی پێویستی بۆ کرد لە کاتی ڕۆژوو لە کاتی ڕۆژا بیخوات، وەرە ویساکەنە زۆربەی حەپەکانی سیلوای لێ هاتووە کە ژەمە یاخود دوو ژەمە خورێ پێویست بە ڕۆژوو شکاندن ناکە. لەم کاتە ئینسانەکان توان بە ڕۆژوو بن و مشکلیان بۆ دروست نابێ. ئەو کەسانی کە ڕەبویان هەیە دیسانەوە بۆ خۆی لە وڵاتی خۆمانە زۆرن، ئینسان لە کاتی ڕۆژووە نفسیەتێکی مستەقیرتر و هادیتری هەیە و زۆر لە خواردنانە دوورەکەوێتەوە کە حساسیەتی بۆ دروستەکە و ڕۆبۆکەی زیادەکە. بۆیە ڕۆژوو چارەسەرە بۆ ڕەبوو، هەتا ئەوانەی کە تووشی نەخۆشیەکەشە بن حەپەکانیان توان لە پارشێ و بەربانگا بخۆن و ئەو بەخاخەی کە لە ڕۆژا بەکاردێت بە پێی فتوای مامۆسایانی بەڕێزکە ئێمە لێمان بیستون لە خزمەتیان نبووین، ڕۆژی پێناشکێ و ئەتوان بەخاخەکە لە ڕۆژا بەکاربێنن. ئەگەر بەمە چارەسەر نەبوو و هەناسەتوونیەکیان هەر بەردەوام بوو و پێویستیان بەوە کرد کە ڕۆژەکە بشکێنن، زۆر ئاساییە عوزری ئەوەیان هەیە و ئەوەی کە بتوان حەپ و دەرزی و دەرمانی زیاتر بەکاربێنن و ئەتوانن لە کاتی ڕەبووی بەقووەتە یاخود هەناسەتوونی بەقووەتە ڕۆژەکانیان بشکێنن. ئەم حاڵەتانە و حاڵەتانن کە لە کاتی کێشەی سیەکانە بۆ ئینسانەکان دروستە بن. سەبارەت بە کێشەی غودە دیارە دوو کێشەی سەرەکی هەیە لە ناو کۆمەلگای خۆمانە، یەکێکیان غودەی سامە یاخود زیاد ئیشکردنی غودەیە. ئەو کەسانی کە تووشی غودەی سامە بن ئەگەر چارەسەری پێشوەختیان بۆ نەکرابێ زۆربەی کات دەمانە برسیە بن، دڵیان پەلەپەلەیە و بێتاقەتە بن. ئەگەر زۆر برسێتیەکە وای کرد کە نەتوان لەسەر ڕۆژۆکەیان بەردەوام بن، یاخود دڵپەلەپەلەکە بێهێزی کردن، یاخود ئیلتیهابی غودەکەیان ئەو نە بەقووەت بوو پێویستی کە ڕۆژەکە بشکێنن، ئەمانە بۆیان هەیە توان ڕۆژەکە بشکێنن. غەیری ئەمە ئینسانەکە ئەگەر بتوانێت حەپی خاوکردنەوەی دڵ بخوات لەگەڵیا، یاخود عیلاجی شەکرەکە وەکو پێویست عیلاجی غودەکی وەکو پێویست بەکاربێنێ، پێم وایە هیچ کاتێک غودە نابێتە کێشە بۆ ڕۆژوو و ئینسانەکە زۆر بە ئاسانی توانێت بە ڕۆژوو بێ. ئەو کەسانی کە سستی غودەیان هەیە حەپی تایرۆکسین وەرەگرن و هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێ، وەکو ئینسانێکی خاوەن تەندروستیەکی زۆر باش چارەسەرە بێ و هیچ کێشەیەکی نییە لەم کاتانەیە. بۆیە ئامۆژگاریمان یاخود پێشنیارمان بۆ برایان نەخۆشەکانی خۆمان لە کاتی بوونی نەخۆشی غودەیە ئەسڵەن خۆیان بە نەخۆش داننێن بۆ ئەوەی کە عوزری ئەویان بدرێتێک کە بە ڕۆژوو نەبن. نەخێر، ڕۆژوو هیچ کێشەیەک بۆ ئینسانی خاوەن نەخۆشی غودە دروست ناکە، بگرێ بە پێچەوانەوە ئەتوان بە ڕۆژوو بن و ڕۆژەکانی خۆیان بەردەوام بن و چارەسەرەکانیان بکرێ و ئەو حەپانی کە بۆ غودە ئەدرێ یەک دەنکە لە ڕۆژەکە یاخود دوو دەنکە یاخود یەک وەجبە یاخود دوو وەجبەیە گرنگەوەی ئەتوانن تەنزیمیکەن لە کاتی پاشێ و لە کاتی بەربانگە و خوای گەورە ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵکە و خوای گەورە ئەجری دووقاتی ئەوانە باتەوە کە نەخۆشن لەگەڵ ئەوەشا بە ڕۆژووە بن و جۆرەعالی فەرمانەکانی خوای گەورە ئەبن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.